باشە دەینە سەر گرافیکێکمان هەیە میوانێکیشم هەیە علی سەلیم دکتۆرا لە یاسا و تاوانناسی کە لە دادگایە دەزانی ئەو کەیسانە بە چ شێوەیە کە چ زۆرە تاوانێکی لێ دەکەوێتەوە باسی ڕێنمایەکەی وەزارەتی ناوخۆ وەزارەتی گواستنەوە دەکەین تاوانە من میوانێکیشم هەبوو لە وەزارەتی گواستنەوە زیاتر قسە لەسەر ئەم بابەتە بکە بەڵام دیارە لەگەڵ نوێنەری تەواوی کۆمپانیەکانی پەیوەندیکردن و ئینتەرنێت ئێستا کۆبنەوە هەیە بە بەشداری وەزارەتی ناوخۆ نەیتوانی بێ کاک عەلی سەلیم پارێزەری ڕاوێژکاریە دکتۆراشی هەیە لە تاوان و تاوانناسی ینی کەسێکی بە ئەزمونە زیاتر قسە لەسەر ئەم بابەت دەکە فرۆشتنی سیم کارتی بێسەرەتا مۆڵەتی یەک مانگ بە سەرجەم کۆمپانیەکان دەدرێ ڕێنماییەکان پێ باشیان خراپ مۆڵەت یەکمان بەسەر کۆمپانیەکان دەدرێت تاواکو بێن بە ناوی خۆیان بکەن مەبەست لەوەیە بەڵێ بیستاری هەشت هەتا بیستاری حەفت هەتا بیستاری یەک مانگە بەڵێ ئەمە بەڕاستی دەرفەتێکی زۆر باشە زۆرش گونجاوە چونکە خۆی لە یاسای ژمارە 6 ساڵی 2008 لە یاسای خراپەکردنانی ئامریکانی پەیوەندی لە مادەی شەشەمدا هاتووە دەڵێ دەبێت کۆمپانیا لە ماوەی 6 مانگدا هەستێ ئەم سیمکارتەوەی بە ناوی نییە بە ناوی کەسەکە بکات بە پێچەوانەوە ئەگەر ئەمە نەکات ئەم کۆمپانیایە تاکو 100 میلیۆن دیناری عێراقی سزا دەدرێت. باشە کاک عەلی تۆ پێم بڵێ کۆمپانیایەک بە 100 میلیۆن دۆلار خەرزی کردووە پارە سەرف دەکات ناوێکی گەورە براندێکی گەورە ڕیکلام دەکە دار و بەردی کۆنتڕۆل کردووە چ سوودێک لە بڵاوکردنەوەی ئەو سیمکارتە بێناوانە دەبینێ بۆچی وای لێ هاتووە بەڵێ ئەمە هیچ سوودێک نابینێت تەنها کۆمەلگا دەشێوێنێت چونکە ئەمە وەکو لە ناو دادگاکان تێبینی دەکەین کاکاماران زۆربەی تاوانەکان لە ڕێگەی ئامریکانی پەیوەندی دروست دەبێت شەر نیە تەنها لە ڕێگەی نامەی تەلەفۆنیان تەنها تەلەفۆنکردن بێت بەڵکو لە ڕێگەی فەیسبوک و هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکان هەمووی لە دەکەوێتە ژێر ڕێکێفی یاسا سیمکارتەوە دەکرێت سۆشیال میدیایەک پیجێکی بۆ خۆی پێدادەنێت و تاوانێکی گەورەی پێ ئەنجام دەدات بەڵام خەڵکێک بێ ئاگایە لەوەی کە ئەم یاسا زۆر توندە بەسەر تاوانباراندا وەکو ئێستا مەتەماشا دەکەی مادەی 4 لە یاسای خراپەکردنی ئەمریکانی پەیوەندیمان هەیە دەڵێت چی دەمەوێت خەڵک ئەمە باش لەم بابەتە حاڵی بێ مادەی 4 زۆر مادەیەکە ڕوحم بە تاوانبار ناکە دڵ ئەگەر بێت و تاوانبار بەهۆی بەکارهێنانی خراپ بەکارهێنانی ئامێری پەیوەندیەوە کەسێک تووشی کێشە بکات ئەو کەسەی لە ئەنجامدا تاوان لێکرا بکوژرێ هەر شتێکی لێ بێت ئەو کەسە بە هەمان شێوە سزا دەدرێت حکم دەدەێت وەکو لە سێدارەدان بێت هەتای 15 ساڵ بێ 15 ساڵ دەبێت باشە بەس پێم بڵێ بەخوا کاگالی تۆ لە دادگاکانی لەسەر ئەم بابەتە کورە بەخوا بێزارکەر گەلک زۆرە یعنی سەدان جار تەلەفۆن دێ ینی خەڵکێک دەڵێ کاکە وەڵی ئەوە دەڵێ کاک ئەحمەد چۆنی لە کاتێکدا ئەو دەوێ بزانی ئافرەتە یان پیاوە کە ماڵی کاک ئەحمەد ببوورە وەڵا برا غەڵەتم نێدە دواتریش تەمەشا دەکەیت ڕقەمەکە ڕقەمێکە خوا دەزانی ئیچەیە بەڕاستی لە دادگاکان ئەم کەسانە حکم دەدرێت بەڵێ بەپێی مادەی سەی خراپەکردنی ئەمریکانی پەیوەندی نەک تەنها هەڕەشەکردن و بوختان و بنهێنی درکاندن بەڵکو ئەگەر ئەو کەسە مەبەستی جارکردن واتە بێزارکردنیش بێ حکومەکەی تا 1 ساڵە بەڵام ئەمڕۆ خەڵکێکێ لەبەر ئەوەی ڕۆتیناتی دادگا زۆرە لەسەر حاڵەتێکی وە کەمتر داوا تۆمار دەکەن دەنا لەسەر ئیزعاجکردنەکەش داوا تۆمار بکە حکمی تاوانبار تاکو 1 ساڵ دەبێت 1 ساڵ حکمی تێدا پاش مانگێک بەڕێزانم پاش مانگێک لیژنەکانی بەدواداچوون بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکان دەکەن ینی لیژنە دەبێ بەدواداچوون لەسەر ئەم پرسە دەکات لە هەولێر هەر تقریبا ئەو لەگەر دەرچوونی ئەو بڕیارە تیمەکانی ئاسایش دەستیان بەکار کردووە تخوا سلایتی دووەم بابێ بزانین ئەو مادەی کە کاک عەلیش باسی لێوە کرد مادەی 6 بڕگەی یەکەم بەناوکردنی ئامێرەکانی پەیوەندیکردن پێشکەشکردنی زانیاریەکان بە دادگای تایبەت سزادانی سەرپێچکارن بە 50 تا 100 میلیۆن دینار بەڵێ ئەمە سەرپێچکاران بەبەستی کۆمپانیایە ئەو کۆمپانیایی ئەگەر بێت و ملتەزم نەبێت لەو بڕگەی 1 و 2 بڕگەی 1 و 2 دەڵێتی بە تایبەتی بڕگەی 2 دەڵێ پێشکەشکردنی زانیارەکان بە دادگای تایبەت نمونە ئێمە زۆر کەسمان هەیە لە ڕێگای تەلەفۆنەوە هەڕەشەی لە خەڵک کردووە تۆمەتبار یان تاوانبار خۆی ون کردووە لە پۆلیس و لە دادگا ئێمە نووسراومان کردووە لە دادگاوە بۆ ئەو کۆمپانیایە کە ئەوەی کە سیمکارتەکەی هەیە
گوتمانە شوێنی تۆمەتبارمان بۆ نیشتام بکەن بەڕاستی کۆمپانیەکان زۆر هاوکاری دادگاکانیش دەکەن بەڵام ئەگەر بێت و مماتەڵەیەک بە ئێمە بکە وەکو یان بە دادگا بکات کۆمپانیاکە جواب نەداتەوە شوێنی تۆمەتبارمان بۆ دیاری نەکات تاوەکو ئەو فەرمانی گرتنە ببین بۆ ئەوە ئەو کۆمپانیا بە 50 میلیۆن دینار تا 100 میلیۆن دینار غەڕامە دەکرێت ئەوە لە کاتێکدا گەر وەڵامی دادگا نەدات ئەگە وەڵامی دادگا نەکات ئێستا کاکالی کە بە هەزاران بەدەیان هزار سیمکار لە نێو بازارەکانی کوردستان هەیە بە ناویش نەکراون ئەی ئەو کۆمپانیانە دەبێت سزای چیان بێ ئەمە سزای ئەوەی وەکو لە بەرگەی یەکەمی مادەی شەشەم داهاتووە سزاکە وەکو عرضماکردن 50 میلیۆن تا 100 میلیۆن دینارە بەڵام ئەمە ئەرچی داواکاری گشتیە ئەم داوایە بجوولێنێ کە بۆتە دیاردەیەک و کۆمەڵێ تاوانی جۆرە و جۆری پێ ئەنجام دەدرێت بەڕاستی ئەم خراپ بەکارهێنانی ئامێری پەیوەندیە هۆکارەکەی ئەوەیە کە کۆمەلگای کوردی زۆر بەرەو خراپی بردووە زۆر یعنی حاڵەتەکە بەرەو شێوەیەک دەچێت کە ئەم خەڵکە تووشی کێشەی زۆر گەورە بۆتە تەلاقدانی لێ دروست بووە کوشتنی لێ دروست بووە تەفریقی بینی بنەماڵەکانی لێ دروست بووە بڵێ کەوای هێشتا ئێمە دوا کەوتوین دەبایە ئەو بڕیارە زووتر جێبەجێ زۆر ئێمە دوا کەوتین لەو مەوزوعات دەبوایە حکومەتی هەرێم بە تایبەتی کە ئێستا وەزارەتی ناوخۆ ڕاستپاردۆ لەم بابەتە دەبا زۆر زووتر لە ئێستادا ئەم هەڵمەتەی دەست پێ کرد بە هۆکارەکەش یەکەم شت بۆ دەگەڕێنمەوە ئاسان دەستکەوتنی سیمکارت هۆکارێکە بۆ زۆربوونی تاوان ئەمڕۆ کەسێک دەڕوا سیمکارتێک بە 1000 دینار دەکڕێ بەبێ فۆڕم تاوانەکی پێدەکە و سیمکارتەکە دەشکێنێت دەڕە جارشکە دەکرێت و بە 1000 دینار بەڕێز علی سەلیم پارێزەری ڕاوێژکار زۆر سوپاست دەکەین کە لەگەڵ مامووی کات ئەوەندە ڕێگای پێداین زۆر سوپاس دەست خۆش بێ